بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم لما جاء رمضان أما بيامك بو لاواني برام بنيرم گەنجە بەڕێزەکان پەیامی ئەم جارم جیاوازە لە پەیامەکانی تر پەیامێکە بۆ ئێوە بە تەنها کاتێکەوە خراپەتان لەگەڵ دایک و باوکا کرد دەنگتان بەرز کردەوە بە سەریانە بێڕەزیەک لە ژیانتانە بەرامبەریان کردوتانە خۆشەویستانم مانگی پیرۆزی ڕەمەضان مانگی بەخشندەی ڕەب العالەمینە مانگی ئاشتەواییە ناکرێ ئێمە لە مانگی ڕەمەضانە خوا جەل جەلالوهو لە خۆمان ئاشتکەینەوە بەڵام دایک و باوکمان ئاشت نەبن واللهی ڕەزای ڕەب العالەمین و ڕەزامەندی ئەو لە ڕەزامەندی دایک و باوکە بۆیە ئومێد دەکەم هەمومان پێکەوە هەوڵ بدەین گوێڕایەڵێکی زۆر باشی دایک و باوکمان بکەین دەستیان ماچکەین قاچیان ماچکەین حورمەتیان لێ بنین بەگوێیان بکەین بێگوێیان نەکەین هەوڵ بدەین ئەلەم مانگەدا پیرە پیا و پیرەژنەکان دڵخۆشکەین لەعەلە ئەبێتە مای خەیر بەسەر دڵ و دەروونمانەدا ئەبارێت بەخوا لاوانی بەڕێز ئەگەر بێت و حرمەتی دایک و باوکمان بگرین ئللا خوای گەورە بەهۆی حرمەتێکەوە بەرزمانەکاتەوە لە زەویە واللهی جاری وهەیە بەهۆی حرمەتێکی باوکتەوە یا دایکتەوە ڕەب العالەمین هەرچی خەیری ئەم دنیا بەسەر توێ دایەبارێن واللهی زۆر مصیبەت هەیە لەسەر ئینسان لا ئەچێ بەهۆی چاکەکاری لەگەڵ دایک و باوکە ئومێد دەکەم هەمومان پێکەوە چاکەکاریی زۆر گەورە بکەین لەگەڵ دایک و باوکمان لە دوای گوێگرتن لەم ڤیدۆیە هوشیار بە زۆر بە ئازایانە هەوڵ بدە یەکسەر یەکەمین هەنگاوت بریتی بێ لە داوای گردن ئازایی لەوان و دەستماچکردنیان هەنگاو بنێ بەرەولای دایک و باوکت هەنگاو نانە بەرەولای ڕەب العالەمین خۆی لە گوناهی من و ئەم لاوانەش ببوورە بمان کەرە خزمەتکارێکی ڕاستەقینە و گوێڕایەڵێکی باش بۆ دایکان و باوکانمان وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين